ئێمە وەکو ڕێکخراوی کوردستان بۆ هەمووان ساڵانە لە کۆتایی ساڵە راپۆرتێکی تایبەتمان هەیە لەسەر ئاستی بەجێگەیاندنی نوێنەرانی پادێزگای سلێمانی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق و ئەنجومەنی پادێزگای سلێمانیە. ئەم ساڵیش دەیەم راپۆرتی خۆمان بڵاو کردەوە. لەم راپۆرتەیە کە وەکو ئاماژەم پێدا دوو بەشە، بەشێکی تایبەتە بە ئەنجومەنی پادێزگای سلێمانی و بەشێکیش تایبەتە بە هەژدە نوێنەرەکەی پادێزگای سلێمانی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق. ئێمە ئەو چالاکیانەی کە پەرلەمانتارەکان ئەنجامیان داوە لە ماوەی 2023 بۆ 2024 هەموویمان دۆکمنت کردووە، ئەرشیفمان کردووە، بە شێوەیەکی بەردەوام متابعەمان کردوون و بەردەوامیش کۆنتاکتمان هەبووە لەگەڵ پەرلەمانتارەکانە. دواتر هەموو چالاکیەکانمان کۆ کردووەتەوە، پاکنووسمان کردوون، چالاکی حزبی و تەشریفاتی و ئەوانەمان لێ دەرکردوون و دواتر نردوومانەتەوە بۆ پەرلەمانتارەکان بۆەوەی ئەگەر شتێکمان بیر چووە چالاکیەکی تر بەدەست ئێمە نەنگەشتووە ئیزافەی بکەین. بە خۆشحاڵیەوە بەشێک لە پەرلەمانتارەکان یعنی پشتڕاستی ژمارەکانیان بۆ کردوینەتەوە. بەو شێوازە ئەمە بەشێکی راپۆرتەکەی کە تایبەتە بە چالاکیەکانی نوێنەران وەکو ژمارە کە بە خۆشحاڵیەوە ئەم ساڵ ژمارەی چالاکیەکان لە چاو دوو ساڵی ڕابردوودا کە ئەمە ساڵی سێهەمی ئەم خولەی ئەنجومەنی نوێنەرانی عێراقا چالاکیەکان بە ڕێژەیەکی باش بەدەست بوونەتەوە. وەکو پەرلەمانتارەکانیش بۆ خۆیان بەشێکیان بە ئێمەیان ڕاگەیاندوێتەوە کە ئەمە یەکێکە لە هۆکارەکانی پشت ئەم راپۆرتەی ئێمە کە کێبەرکەیەکی لە نێوان پەرلەمانتارەکانان دروستکردووە کە جوڵەیەکی زیاتر بکەن. ئەمە جێگەی خۆشحاڵیە و ئێمە خۆشحاڵتر دەبین، هاوڵاتیان خۆشحاڵتر دەبن، متمانەیان زیاتر بە دەنگدەرەکانیانە بێت ئەگەر ئەو هەوڵانەی کە پەرلەمانتارەکان ئەیدەن ئەنجامەکەی بێتە دی، نەتیجەکەی بێتەتی، ناوەڕۆکی نووسراوەکانیان جێبەجێ بکرێت.